باڵەکاتی ناوچەیەکی گرنگ و استراتیجیە و ڕژێمی بەعەز ڕۆڵەکانی ئەم منتیقەیە هەمیشە بە مەترسی لەسەر خۆی و لەسەر ستراکچەری حیزبەکەی و دەسەڵاتی ڕژێمی بەعەز زانیوە هەمیشە بە مەترسی زانیوە بۆیە لە ساڵی 1970 دوای لەگەڵ دەستپێکی شەری عێراق ئێران لەم ناوچانە هەموو ناوچەکەی ڕاگواست لە کاتێکدا دەستپێکی ڕاگواستن لەمە باڵەکایەتی لە ساڵی 1970ەوە دەستپێکە ئەمەشیان دیسان بەوەی کە دەستی خەڵکی باڵەکایەتی بە شۆڕش نەگات بەڵام ئەوە ڕاگواستنی خەڵکەکە و دەربەدەرکردنی خەڵکەکە وای کرد بە پێچەوانە پەرت و بڵاویان کات لە هەموو شوێنەکان هەر لە ڕانیەوە دەست پێکات لە سلێمانیەوە دەست پێکات تا ئەگاتە سۆران و گاتە هەموو ئۆردوگا زۆرە ملەکانی سنووری پارێزگای هەولێر تا ئەچێتە دهۆک بە ئەمانجی ئەوەی بتانی یەکریزی خەڵکی باڵەکایەتی پارچە بکات بەڵام ئەمە پێچەوانەشکایەوە ڕۆحی شۆڕژێری تێکۆشەرانی باڵەکایەتی هەستی نیشتیمان پەروەری و نەتەوەی خەڵکی تێکۆشەری باڵەکایەتی کە زۆرینەیەکی زۆریان لە چوارچێوەی ڕەخسنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا لە خەبات و تێکۆشاندا بوون دابەشبوونی تێکۆشەرانی باڵەکایەتی لە هەر شوێنێک بوون بە بەشێک لە شانە چەکدارەکانی بروسێک بوون بە بەشێک لە بەشداربووانی ڕاپەڕین ڕۆڵیان بوو لە چوارقڕنەوە بە شەیدمەلا دەروێشگەریمەوە دەست پێکەن کە یەکەم شەهیدی چوارقڕنە بووە دوجار بەرداوامە بین ئێمە وەکو خەڵکی باڵەکایەتی لە شەقڵاوە شەهید و بریندارە دەین لە حەریر شەهید و بریندارمان هەیە لە باسرمە شەهیدمان هەیە لە سۆران شەهیدمان هەیە ئەمان هەمووی بەشێک بوون لە ڕاپەڕین لە ناو هەولێر زیاتر لە 5 شەهیدی قارەمانی ڕاپەڕین لە شەهیدەکەی شاری هەولێر هی خەڵکی باڵەکایەتی بوون ئیتر جەماوەر و تێکۆشەرانی باڵەکایەتی بەشداریی کاریگەریان ئەبێ لە ڕاپەڕین تا ئەگەنە کەرکک لە کەرکوچیشدا کۆمەڵک شەهیدی ترمان بەخشی بە ڕاپەڕین و بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و بە کوردستان بۆ بادینانیش دیشان تێکۆشەرانی باڵەکایەتی کە بەشێکی گرنگیان لە ئۆردوگاکانی کۆرەگاوانان بوون پێشتر خۆیان ڕێکخست بوو ئەمانیش بوون بە بەشێک لە بەشداربووانی ڕاپەڕین و یەکێک لە شەهیدەکانمان لە دوا خونخاڵی ڕزگارکردنی ڕاپەڕین کە فایدەیە تێکۆشەرێکی ئێمە شەهید مامە هەمزەمان لەوێ شەهید ئامانجەکانی ڕاپەڕین توانیوێتی کۆمەڵک ئامانج بەدی بێنێت بە تایبەتی ئازادی و دوجار لە سایب لە بەهۆی بەرەی کوردستانیەوە پەرلەمان و حکوومەت یاریێمی کوردستان و کۆمەڵێک گۆڕانکاری لە ژیانی کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕوویداوە بەڵام دەبێ ئەوە دان بەوە دابنین تا ئێستا بەشێکی بەرچاو لە استراتیج و لە شتە استراتیجیەکانی ڕاپەڕین بەدی نەهاتوون هیوادارم لە هەمووی گرنگتر ئەوەیە کە دەستورێکی باش بۆ هەرێمی کوردستان و بتوانی هەستی نەتەوەی و لە پەروەردەوە جارێک کە دەست پێ بکەن چۆن بنیاتی ئەوە بنین کە چۆن تاچی کورد ئامادە بکەین بۆ قۆناغی داهاتوو ئەمە بەشێکە لە خەونەکانی ڕاپەڕین کە بەدی نەهاتوون چونکە ئێمە پێویستمان بۆە تاکێکی کارا و ئەکتیڤ کە تاچێک دروستکەین کە هەستی نەتەوەی نیشتیمانی لەلا قوڵکەینەوە ئەمەشیان بەوە ئەکرێ کە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو ئەو سێکتەرانەی پەیوەندی بە ژیانی خەڵکەوە پلانێکی استراتیجی باشی هەبیت بەوەی کە تاکێکی باش پەروەردەکە کۆمەڵک لە دەستکەوتەکانی ڕاپەڕین بە دووهاتین بەڵام بەشێکیش لە ئامانجەکان بەدین هاتوون هیوادارم بە تەبایی و یەکریزیمان ئەو خەونە بەدی بێنین کە ڕاپەڕین لە پێناویدا ئەنجام درا و قوربانیەکی زۆر لە کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە پێشکەش بە ڕاپەڕین و دەستکەوتەکانی ڕاپەڕین کرێ دەبان خەڵکی باڵەکایەتی تەمەن لە هەموو کاتێکی دەورێکی باشێ بخاتن لە ڕۆژانی ڕاپەڕین ئەمە ماڵی ناری لێبوون کە لە ئێزگێ دەنجی کوردستان ئەوەی کردێت تەمەن یالانی کردو کە گوتی فلان ڕۆژێ ڕاپەڕینە ئەمە تەمە ڕەقەمی خۆن هەبوو گوتی فلان ڕۆژێ ڕاپەڕینە زەماوان بکەن ئەمە لەوێن دەرێت تەمەن جەماتێکی زۆر بووین کە ئەومان لۆ هات سبینێ کاتی داهات و دەست بەڕاپەڕین کرد هاتیری نابازێ دایرەی شۆرتە یاریریە گیرا ئەمن ئاسایشەکە ئەمن و ئەوان هەموو وڵاتی چوونە لای باتاسێوانە ڕۆیشتن ئەمە لە دوایان بووین دە دوایەدا تەمەشتەکە وەی لە هاتوو پێشبەرگەن
دەدوایە دەبەدا ئاخیرۆت داخلی هەریری لە پێرزیینوانە دەست بکرێت شەید مستەفا ناوپردانی لەوێ شەید بوو یەکەم ڕۆڵی هەبوو دەورێکی زۆر باڵای هەبوو مستەفا ناوپردانەی ئەودا پاشن لە ڕانێ لەوێ خەڵکی ئیبارەکە ئەوی کە هەبوو لەوێ هەم لە پێشمەرگایەتی هەم لە داخلی ڕۆڵێکی زۆر گرنگ و باشیان هەبوو بەشداریش هەگر لە هەموو شتێکی بە واستەی ئەو جەماوەرە خۆشەویستەی دەمە ڕاپەڕۆینەکە کرا و لە هەموو شوێنێک بەشداری ئاوەڵاو بەرهەمی لۆی نەکرایە یانە کە لە بیدایەت ڕاکرایە و ئەو مافەی نەدرایەتیانەکەەوە عالم بە دڵێشی بیر و باوەڕێکی جدی کردی و دوای بەڕاست وەک پێویستە ئەو خزمەتە نەکرای لە باڵەکایەتی ئەس وەکو پێویست ئەو ئەوانێک کە خزمەتیان کرد و شتیان کرد وەک پێویستە ئەوانە ئەو پاداشیان نەدرایتەوە قاسە پێشمەرخانی نشینە پێشمەرگەی بڵین ئیشاخیە ئەوانە وەک پێویستە شتیان نەکرایە